منو هەستەکەم مەسی شەیاطینت هەیە ئێستا حالیان ئێستا نازانم باوەڕم پێیەکە یانە بەڵام هەموو گیانم وەکو ئەوە دەلێت مامۆستا من ماوەی 7 بۆ 8 ساڵ قاری قورئان بووم و بانگبێژی مزگەوت بووم بەڵام تەقریبەنەوە بۆ 5 ساڵ دەچێت کە بە هەموو شێوازێک وازم لێناوە لە دوای ناسینی کەسێک ئافرەتێک یا بڵام هەر شتێک پێ نازانم چ بوو ئێستا کە نوێژەکەم هەموو جسم وەلەرزین دەکەوێت لە خۆ دەچم چەند جارێکیش کە چوومە بۆم هەڵ ناکەوێت کە بتوانم نەفەرێک ببینم مەلایەکە شتێک ببینم ئێستا هیچانەوە جسم وەلەرزین کەوتەوە تێک دەچم پێی نازانم ڕێگەر نێوی قورئان دەیانی هەر شتێکی دیکە دێ هەرچەند بەدڵ ئێستاش هەر زۆر جار بۆ خۆم دەنێ و دڵی خۆمدا قورئان دەخوێنم ئایەتەل کورسی دەخوێنم زۆربەی قورئانم لەبەر بوو ئێستا هیچ شتێکم بەبیر نەماوە لەو شتە نازانم چ بکەم هیچ شتێکم پێ پێشنیار دەکەی ناتوانم ینی هەڵدەستم بۆ نوێژ دەستنوێژەکەشم بۆ ناگیرێ نوێژ ناکەیت نەوەڵا دوای ئەوەی 7 ساڵ قاری بوویت بەڵێ لە مزگەوتا بانگبێژ بوویت بەڵێ تۆ برای شیرینم یەکەم لە ئیسلام چوویتەتە دەرەوە چوویتەتە بازنەی کوفرەوە و من ئەزانم ینی تووشی حب و ینی خۆشەویستی حرام نەبوویت لەو ڕێگەیەوە لەگەڵ ئافرەتێک بووم من دوای ئەو کە ئافرەتە قسەمان نەمایە شتێک نەما من ژیانم گۆڕا ئێستا نازانمەوە کە ئێستا باسی شتێ دەکەم دیسان دەستم وەلەرزین دەکەوێتەوە لە خۆرا باشە ینی ئەگەر من ئێستا بۆ نمونە یەک ئاەتت بەسەرا بخوێنم تۆ بوریتەوە ئەمن نەگە بۆ خۆم بمە ئایەتەل کورسی بخوێنم یا شتێک بخوێنم تەواو وەلەرزین دەکەم ینی ناتوانم ببوورە زۆر دەمەوێ بەسەر خۆمدا زاڵم زۆر دەمەوێ کە نەتوانم نازانم چ شتێکەوە هەر شتێکە یا نازانم هەر ببوورە ئەجەناب قسە بکە ئەوەی لەسەرتا تۆ بڕۆ خۆت شۆرە بەڵێ بڕۆ خۆت شۆرە دەستنوێژێ بگرە بەڵێ شهادەی تەوحید بهێنەرەوە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله دۆڕکات نوێژی تەوبە بکە دەستەوە بە نوێژەکانت ئەگەر لەسەر نوێژەکەش بورایتەوە هەر بەردەوام بە منوە هەستەکەم مەسی شەیاطینت هەیە ئێستا حالیان ئێستا نازانم باوەڕم پێیەکە یانە بەڵام هەموو گیانم وەکو ئەوە دەلێت من هەموو جار بە ینی زۆر جار کە خەڵک هاتۆ تۆتی سەحر یەکسەر کە تێک چووە زانیومە ینی سەحری هەیە بە تایبەت کە لەگەڵ ئێمەیە قسە بکات پێشەوە عیبەت هەبوو پێشەوەی لەگەڵ منا قسە بکەیت نا جۆم گرف و بەس لەگەڵ برادەرە کە هات لێرە قورئانی خوێندەوە بەویش ڕۆیشتمە دەرە دووبارە هاتمەوە نەمتوانی ڕاوەستم و پاشان پێویستە عیلاجی خۆت کەی بە ڕوقەی شەرعی بەس ئەبێ سەرەتا دەست بکەی بە نوێژەکانت بینی خۆت لەگەڵ خۆیان ئاشتەوە بکەیت ئەمەی تۆ مەسی شەیاطینە بە ئیزنی خۆی پەروەردگار بە قورئان ڕزگارت ئەبێت بە قورئان ڕزگارت ئەبێ بەڵام ئەبێ جارێک وەکوتم تۆ ئێستا لە خانەی کوفرای ئەبێ بگەڕیتەوە خانەی ئیسلام و ئیمان ئەبێ بگەڕیتەوە ئەو کاتە بورایتەوە لەسەر نوێژەکە بەڵێ ببوورە ئێستا ئەوە خۆت نیت حالیان ئەوە خۆت نی زمان دەگرن وایە بەڵێ وایە بەڵێ مەسی شەیاطینە براکەم خۆت ڕزگار کە لەو ناڕەحەتیە هەتا نەشگەڕیتەوە ناو ئیسلام و بینی خۆت ئاشتەوە نەکەی لەگەڵ خوایە سوبحانەوە وتەعالا تۆ باش نابیت مامۆستا 5 ساڵە منەوە ئازارێت تحمل دەکەم ئەبێ ئیلا بگەڕیتەوە ناو بازنەی ئیسلام و بە قورئان خۆت چارەسەرکەیت چێم پێ پێشنیار دەکەی بسملای من هیچ کەسێکت پێ پێشنیار ناکەم سەرەتا بینی خۆت لەگەڵ خوایە ئاشتەوەکە وردە شەیاطینەکان ناتوانم ئەمنەوە ڕەمەزانەی نیەتی ڕۆژومێنە 11 جار ڕشامەوە یعنی وەختا بوو شێ دەبم بۆ خۆم تێک چوم تاوە ئیلا ئەبێت
ئیلا ئەبێت من پێشنیاری کەست بۆ ناکەم ئەگەر کەسێکی شەبێت یارمەتیت بدات لەبەرخوا چونکە نازانم زۆربەی هەرە زۆری ئەو کەسانی کەوا ئێستا ڕوقی شەرعیەکەن بوونەتە بازرگان بەسەر نەخۆش و مسلمانانەوە و هەستی شەکەم شیفاش ینی ئەوان نابنە ئەسبابی شیفا زۆربەی هەر زۆریان ئیلا مەگەر قیلەی کەمینەیەکی زۆر نەبێت ئەو کاتیکە من قورئان وشتمە خوێندەوە لەگەڵ ئەو نەفەرە یەکترمان ناستی چون هەر دایما ئەوی دەخەوندا دەبینم کە دەخەونەکانمدا دەسووتێ دەخەونە هەر ئەوی دەبینمەوە هەستاش خەونی پێوە بینم من زاوادیشم کردو ماوەیەکی زۆریش بەسەر شەدا تێپەڕیەوە دەیبینم دەخەوەکانمدا سووتێ ئەو بەمنی دەکوت دەیوت تۆ دەنگت خۆشە نابێ قورئان بخوێن دەبێ گۆرانی بڵێ تریانی چاوەڕاستەکەم جەنابەت مەسی شەیاطینت هەیە الله تعالى عالم بە حکمی ئەوەی لەگەڵ مناکەوتی قسەکردن و تووشی ئەو حاڵەتە بوویت مەسی شەیاطینت هەیە وەکوتم ئەبێ خۆت ئاشتەوەکەی لەگە ئەڵڵایە جەلە جەلالوه بگەڕێیتەوە ناو بازنەی ئیسلام ئەو کاتە وردە وردە دەستکە بە عیلاجکردن زۆر سپاس دەکەم ئەمسەر مەمنونم هاوکارت بێ و هیدایەتت بێ ئامین یا ڕەبی ئێوە ئەو برایەتان بینی کە هاتە مایکەکەوە کەوتە قسەکردن لەگەڵ منە سەرەتا ئاسایی بوو باشە دوایی چۆن وەزعی تێک چوو بەڕێزان بۆ ئەوەی بزانن سحر ئاوایە جادوو ئاوایە بەڵام تۆ جاربەجار سەرتەدا لێش و کێشەت هەیە لەگەڵ پیاوەکەتا و خەوی ناخۆش ئەبینیت و وەڵا ژێر قاچم سڕە بێت و ئەمانە و یەڵە ڕاکە بۆ لای مامە شێخ و مامە مەلا و یاڵە پارەیان دەرێ و بەخوا وەزعما خراپە جادومان لێکراوە و سحرمان لێکراوە تۆزێ بە خۆتان نابچنەوە سحر ئاوا ژیانت لێ تێکەدات خەوت ئەتۆرێنێت زەواجت لێ تێکەدات خواردنت ناهێڵێت تەدمیرت ئەکات تەدمیرەن کولیەن وێرانت ئەکات بۆیە وەسێتان بۆ ئەکەم هەر کاتێک تان بەسەر هات ئەو بزانن سحر بەڵام تەنها سەریەشەیەک و قاسڕبوونێک و خەوێکی ناخۆش و کێشەیەک لەگەڵ خێزانەکە تا بە هۆکارێکی شەوەیە ها کاکە مەچن بۆ لای هیچ کەسێک دەرمان نییە بۆ ئێوە ئیمان ئاشبوونەوەتان لەگەڵ خوایە سوبحانەوە تەعالا دەرکردنی حرام لە ماڵەکەتانە ئەوە کێشەی